زان لەگەڵتان بەردەوامینەوە شینەتەوەری دومی بەرنامەی بینید باش کوردستان کە لەم تەورەدا باس لە نەشتەرگەری بە نازۆر ئەکەین بە بزانین نەشتەرگەری بە نازۆر بۆ چ نەخۆشیەک و چ نەخۆشێک ئەنجام ئەدرێت با ئامادەبوونی دکتۆر بێستون حامەد هەورامی پسپۆری نەشتەرگەری کۆئەندامی هەرس و قەڵەوی و نەخۆشیەکانی شێرپەنجە ئێستا کاک دکتۆر بێستون لێرە ئامادەیە کاک دکتۆر بەخێر بێت و بیانیت باش. سپاس دەکەم جوان زۆر سپاس کاکشوان. سپاس بۆم داوەتە لەلایەن NRT-ەوە سپاس دەکەم. بێگومان علم زۆر پێشەکەوێت. ئەمەلیاتی نازۆر لەم شارەدا هەیە. بەعزێ لە دکتۆرەکانی برادەرم ئەمەلیاتی نازۆرەکەن بۆ نەخۆشیەکانی زراو. بەس زۆر شتی تریشەکەین. من خۆم لە ئەمریکایی شەکەم لە جامعەی فلۆریدا لەوێ سنتەرێکمان هەیە بۆ ئەم نەشتەرگەریە پێشکەوتوانە بە شێوەی هەناوبینی نازۆر. زۆر ئەمەلیاتەکەین بەم شێوەیە. ئەو سنتەرەی ئێمە هەمانە بە ئینگلیزی پێڵێن ڕفێرەڵ سنتەر لە شوێنەکانی ترەوە هەموو نەخۆشی بۆ نێرن هەتا لە وڵاتانی دەریشەوە بۆمان ئێد. ئەمەلیاتەکان بریتین ئەوەی کە لە تایبەتمەندی منایە کۆندامی هەرس. ئەو ئەمەلیاتە نازۆرەکەین بۆ نەخۆشیەکانی سوورێنچک حتا شێرپەنجە و سەرەتانی سوورێنچک، گەدە، قۆڵۆن و پەنکریاس. هەموو یەکرێت لە ڕێگەی 3-4 کونی بچووکەوە لە دیواری سک. ئەم کونانە 3-4 میلیمترە هەمویان، ینی زۆر زۆر بچووکن. نەخۆشەکانم دوای مانگێ ئەڵێن ئیتر نایان بینین کە کونەکان ساڕێشە بن. دوای ئەوەش ئەم جۆرە نەشتەرگەریە بەکارهێنم بۆ ئەمەلیاتی قەڵەوی. لە هەفتەی ڕابردوودا 5-6 ئەمەلیاتی وام کردووە لێرە. باشە دکتۆر بانجا بینە سەر ئەوەی کە لێرە چۆن بتوانرێت یاخود چۆن ئەکرێت لە هەرێمی کوردستان ئەم جۆرە نەشتەرگەریانە هەبێتن یاخود تا چەند زانست و زانیاری و علم و تەکنەلۆژیا لە بواری دکتۆریە گەیشتۆتە واستەی لە هەرێمی کوردستان کە بتوانرێت نەشتەرگەری لەو جۆرە لە هەرێمی کوردستان بکرێت. وابزانم ئەوە دوور نییە، زۆر زۆر نزیکە. من ئومێدم وایە لە داهاتوویەکی زۆر نزیکدا بتوانین ئەوە بڕەخسێنین. ئەو ئیمکانیاتەی بینیومە لێرە ئیمکانیاتێکی زۆر دڵخۆشکەرە. لە بەعزێ لە خەستەخانەکانە ئەم شتەم بینیوە و ئەتوانین تۆزێکی تری بخەینە سەر زۆربەی ئەو نەشتەرگەریە پێشکەوتوانە بکەین. و من بەعزێ پێشبینیم هەیە و بەعزێ ئالەتی تازە بهێنین زۆریش ناکەوێ. ئەو کاتە ئەتوانین من خۆم بێمەوە هەموو چەند مانگە جارێ و قەرارم وایە دکتۆرەکانی ئێرە بە تایبەتی گەنجەکانیان بخێنە دەوراتی تەدریبیەوە بۆ ئەوەی بتوانین شتەکە بەردەوام پێ بدەین. بەڵێ با بەس لە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە بکەین. ئەم نەشتەرگەری چۆن ئەنجامەدرێت و بۆ کێ؟ نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە بۆ نەخۆشە قەڵاوەکان ئەبێت. اینجا هەموو کەسێ ناتوانێت ئەم نەشتەرگەریە بکات. چونکە نسبەتێ هەیە لە بینی کێشی نەخۆشەکە و لە بینی درێژی نەخۆشەکە. ئەگەر ئەو نسبەتە گەیشتین اینجا ئەو کاتە ئەتوانین ئەمەلیاتەکە بکەین. بەعزێک کەس وازانێ ئەم ئەمەلیاتە بەس بۆ جوانکردنە. بەڵێ ئەوە جزئێکی زۆر زۆر گرنگە لە مەسەلەکە، بەس لەوە مهمتر ئەوەیە بەعزێ نەخۆشی هەیە لەگەڵ قەڵەویە هەیە. بۆ نمونە زەخت، شەکرە، جومگە ئێشان، پشتێشان، چەوری خوێن، نەخۆشی دڵ، ترشەڵۆکی مەعیدە، ئەم هەمووی ئەڕوات ئەگەر نەخۆشەکە زەعیف بوو دوای ئەمەلیاتەکە. باشە دکتۆر یەک شتیکە مەسەلەن باس لەوە کرد کە ئەو نەشتەرگەریە بۆ هەموو کەسێک ناکرێت بچووکردنەوەی گەدە، ینی بۆ هەموو تەمەنێک ناکرێت یاخود بۆ ئەبێت ئەوانەی کە ئەو نەشتەرگەریەکەن هەندێک تێست هەیە بکەن. زۆر سوالێکی جوانە. لەوێ بەرنامجێکم هەیە کە نەخۆش ئێد یەکەم جار ئەبێ بیخێنە ناو پرۆگرامەکەەوە بەرنامجەکەەوە. پێشەوە 3-4 دکتۆری ئیستیشارەیان پێکەم، دکتۆری دڵ، دکتۆری سیەکان، اختصاسی تەغزیەم هەیە هەر بە شێوەی غێر جراحی ئەو شتانە ئەکات. ئەوەش ئەبێ پێم بڵێ نەخۆشەکە ئەتوانی ئەمەلیاتی بکەیت و لەگەڵەوەی دکتۆری نەفسی. بعضێک کەس هەیە هەر نەفسیەتی وایە شتی زۆرە خوا بێ لەوانەیە بە بعضێ دەرمان نەجاتی بێ پێویست بە ئەمەلیات ناکە.
ئەبێ هەموو وەسیلەکانی تر بەکاربێنین پێشەوەی بڕۆنە مەسەلەی دکتۆر هەیە مەسەن ئەو عملیاتە ئەکا تووشی ئازاری گەدە و ئەوە نابێت بورانەوە دواتر کۆمەڵێک کێشەی بۆ ئەعرازی بۆ دروستە بێت ڕاستە چی بکاتن بۆ ئەوی ئەم نەجاتی ببێتن لەو ئازارە لەو ئارازەیان هەیە هەر ئەسڵەن لەوانەیە شتێکی زۆر بەسیط بخواتن پێی ئەڕشێتەوە یان توش کێشەیەکە بێت خۆی لەبەر ئەوەیە ئەمە دەوراتی تەدریبی زۆرمان کردوەتەوە لە ئەمریکا بۆ ئەم دکتۆرانەی کە جێڕاحی عامن اختصاصی جراحەی هینیان نییە قەڵەوی من اختصاصی ئەوەم هەیە لەبەرەوە ئەمانە ئەەکەینەوە ئەو دکتۆرانەی ترەهێنین شێوە ڕاستەقینەکەیان پیشانەیەن چۆن عملیاتەکە بکەن چونکە ئەمە هەمووی بە ملیمەتراتە بە نازورە تۆزێک گەورەت کرد مەعیدەکە نەخۆشەکە وەزنی کەم ناکاتەوە تۆزێ بچووکە کردەوە نەخۆشەکە ناتوانێنان بخوا ئەگەر بە باشی بیکەی باوەڕ ناکەم تووشی ئەو مشکلانە ببی ئەگەر نەخۆشیش تووشی ئەوە هات حلمان هەیە ئەتوانین دوای حەلی بۆ بکەین مەسەلەن بۆ نمونە حەلەکان لە بیدایە دکتۆرانی بۆی ئەو پرساکەم لە کوردستان ئێستا مەسەلەن ئەو نەشتەرگەریە زۆر خەڵک کردوێتی بەڵام کێشەکە چییە زۆربەی خەڵک بەدەست ئەوە ئەناڵێنێن تووشی ئازاری گەدا بێت تووشی کۆمەڵی کێشەی ترە بێتن بۆی خەڵک ینی هیچ نەبێ بتوانێت ینی ڕێنماییکی بکەیت لە سانەوەی ئەو نەخۆشانەی کە بۆم ئەو مشکلیان هەیە مشکلەکە علاقی بە عملیاتەکەەوە نییە شێوەی خواردنەکەیانە خواردنەکەیان تەرتیبەکەین لە بدایەتیان خینە سەر شلەمەنی و ئەمانە وردە خواردنەکەیان قورسەکەینەوە اینجا ئەوە باشە بێ لە سادەی نەخۆشەکان مشکلەی عملیاتەکەیە بۆ ڕێەکە تەسکە بە شێوەیەکی ڕاست نەکراوە ئەو کاتە ئەیان گۆڕم بۆ عملیاتێکی تر مشکلەکەیان نەجاتیانە بێ ئەویش هەر بە نازورەکرێت بەڵێ کەواتە با باس لەوە بکەین ئەنجامدانی نەشتەرگەری بە نازۆر بۆ چی نەخۆشیێکی تریش ئەنجامدرێت نەشتەرگەری نازور ئەەکەم بۆ هەموو عملیاتێکی تر بۆ کۆندامی هەرس نەخۆشەکانی شێرپەنجە بۆ سوورێن چکر بۆ گەدە بۆ پەنکریاس بۆ قۆڵۆن لەوێ سنتەرێکمان هەیە ئەم هەموو شتانەکەن حتا پەنکریاس بۆ جسمی ڕئیسی پەنکریاز و بۆ سەری پەنکریاز ئەم شتانە هەمووەکەین بە نازور بەڵێ لە ئەوەڵا کە جەڕاح دەست پێکا بەم عملیاتانە وەختێکی زیاتری ئەوێ لە وەکو جاران هەموو سک بکەینەوە ئیسە سک ناکەینەوە لە سایەکی نەخۆشەکانم من سکیانەکەمەوە هەمووی بە نازورەکرێ بەڵام بە مروری وەختەکە کەمە بێتەوە یعنی ئیستا ئەو عملیاتانە زۆر بە 2 ساعات 3 ساعات هەمویان تەواوەکەین چونکە ژمارەیەکی زۆرمان کردووە بەڵێ باشە دکتۆر جەنابەت پسپۆریەکی تریشت هەیە نەشتەرگەری بە ڕۆبۆتەکەی بەڵێ ئەمەیان چییە؟ نەشتەرگەری بە ڕۆبۆت دروست بووە لە ماوەی 10 ساڵی داهاتوودا ئەو لە سنتەری ئێمە سنتەرێکی تەدریبیە لەسەر مستەوای ئەمریکاش ئەو ڕۆبۆتەی هەمانە یەکێکە لە 3 سنتەر لە هەموو ئەمریکا کە تازە هاتووە لە پێش 4-5 مانگا هاتووە خاصێتی ئەم ڕۆبۆتە زۆر مهمترە لە ڕۆبۆتەکانی تر ڕۆبۆتەکانی تر بەس لە جزئێکی سک ئەمتوانی عملیات بکەم ئەمە ئەتوانم لە یەک کاتا بیسوڕێنم بە هەسەر هەموو سکە فەرقی ڕۆبۆت و عملیاتی هەناوبینی ئەعتیادی فەرقێکی زۆر وانییە ڕۆبۆت ئیستیفادەی بۆ جەڕاحەکە هەیە حیاتی جەڕاحەکە سەهلترەکە نازوری ئەعتیادی ئالەتەکان کە بەکارهێنین زۆر جموجوڵیان تەواو نییە جوڵەی جمگەی مەچەکیان نییە وەکو دەستی ئینسان ئالەتەکان هەر ڕاستن وەکو مەقاشوان لە ڕۆبۆت ئەوەم هەیە ئەتوانم جمگەی مەچەک بەکاربێنم لەبەرەوە عملیاتەکە سەهلترە بێت و بە مروری وەخت سەریعترە بێ بۆ نەخۆشەکە ئیستیفادەی هەیە طبعاً دوای عملیاتەکە ئێشەکەی کەمترە بێت لە نازوری ئەعتیادی بەڵێ ئەم جۆرە ئەنجامدانی نەشتەرگەریە لە کوردستان هەیە؟ لە کوردستان ڕۆبۆتمان نییە بەس من لەم سەر لێدانەی ئەمجار اقتراحم کردووە کە ئەمە بێنین لە داهاتوویەکی نزیکە زۆریش گران نییە بەس ئیستیفادەیەکی زۆر گەورەی هەیە ئێمە ناتوانین بوەستین لە ڕێگەی گەشە پێدانە جیلی تازە ئەبێ ئەم شتانە فێر ببێ و من ئامادەم هەیە کە جیلی تازە تەدریب پێ بکەم بەبێ هیچ مقابلێک بۆ ئەوەی ئەم شارە خۆشەویستەوە ئەم وڵاتە بگاتە وڵاتانی باشە دکتۆر ینی ئەمە لە کەرتی گشتیا ینی دەکرێت بهێنرێتن یاخود لە کەرتی تایبەتە ئەم ئامێرانە
بۆ هەردووکیان دەکرێت. حکوومەت هیچ ئامادەی خۆی پیشانداوە کە شتێکی وا بکاتن؟ واللهی من لەگەڵ حکوومەتە ئاخافتنم نەکردووە لەو بارەیەوە، بەس من حازرم ئەوە ئەگەر بیانەوێت، چونکە بەڕاستی تەکلیفەکەی زۆر نییە، بەس شوهرەیەکی زۆر گەورە ئەیە بە مەنتەقەکەمان و بە خەسەخانەکان و بۆ نەخۆشی ئەنجامی باشە بێت. ئەم نەشتەرگەری بە ڕۆبۆتە ئەتوانێت چەند نەشتەرگەریەک پێ بکەیت؟ هەموو ئەو نەشتەرگەریانەی کە باسم کرد بۆ جەنابەت بە ڕۆبۆتەکرێن و ئەنجامەکانیشیان 100% سەر ئەنجامەکانی زۆر باشن. بۆ نمونە پێتەڵێم باسیەوەی کە حیاتی جەڕاحەکە سەهلترەکە، من 16 جار باشترە بینم بە ڕۆبۆت، 16 جار زیاتر. اینجا بە ڕۆبۆت بە هەردوو چاوم ئەبینم، بەس بە نازۆری ئەعتیادی یەک چاوبینینە. نەسیحەتێکی تریش هەیە بۆ ئەو جەڕاحانەی کە ئەمەلیاتی نازۆر ناکەن. ئەگەر بیانەوێ نازۆر فێر ببن نازۆری ئەعتیادی ناڕەحەتە چونکە ئالەتەکان زۆر وەکو دەستی ئەعتیادی نی. اینجا بەڵام ئەگەر بیانەوێ لە ئەمەلیاتی فەتحی کۆنەوە بگۆڕێن بۆ ڕۆبۆت سەهلترە، چونکە ئالەتەکان وەکو دەستی ئینسان وایە. بەڵێ لە هەفتەی ڕابردووە چەند نەشتەرگەریەکێت ئەنجامدا، دیارترین ئەو نەشتەرگەریانە کامانە بوون؟ لە هەفتەی ڕابردووان نەشتەرگەری قەڵەوی بوون بۆ مەعیدە بچووکردنەوە و بۆ مەعیدە بچووکردنەوە و ڕەبتیشی بەڕێخۆڵەوە. نەخۆشەکان زۆر وەزعیان باش بوو. هەموو ڕۆژی یەکەمی ئەمەلیات بە پێی خۆیان لە قاوش پیاسەیان نەکرد و دەستیان کرد بە ئاو خواردنەوە، ڕۆژی دووەمیش چوونە ماڵەوە. بەڵێ ئەو ئامێر و ئالەتانەی تەمعەن کە لەوێ هەیەن لە بەردەستان لێرە هەبوون؟ هەمویان هەبوون لێرە بە جیاوازیەکی زۆر کەم، بەس من توانیم بە شێوەیەکی سەلامەتی ئەمەلیاتەکان ئەنجام بم. هیچ حستم نەکرد من لە شوێنێکی ترام بەڕاستی. جێگای دەستخۆشیە باشە. دکتۆر وەکو دیارە جەنابەت پسپۆریەکی تریشت هەیە هەر لە شێرپەنجەیە پسپۆریت هەیە، بۆیە دەمێ زۆرترین پرسیار لەسەر ئەو مژارەش بکەین، یعنی لە هەرێمی کوردستانە چۆن بتوانرێتن ئەو نەخۆشیە هیچ نەبێت کەم بکرێتەوە، چۆن چارەسەر ئەتوانین بۆی بدۆزینەوە، یاخود شێوازی چارەسەرکردنی ئێرە و دەرەوە چ جیاوازیەکی هەیە؟ جەنابتان شارەزایە نەخۆشی شێرپەنجە هەتا ئێستا عیلاجێکی یەکسەری نەدۆزراوەتەوە بۆی. ئێمە بەعزێ ئەسباب ئەزانین لەوانە جین و ئەم شتانە، و لە ئەمریکا بەحوسی زۆر گەهۆر هەیە لەو ناحیەوە و من بەشدارم لە بەعزێکیانە. سێنتەرەکەی ئێمە سێنتەرێکە لەوانە، بەس ناتوانین هیچ قسەیەکی کۆتایی لێ بکەین لەو ناحیەوە، چونکە بەحسەکان ڕەنگە 10-15 ساڵی تریشی بووە. بەڵام ئایا ئەم نەخۆشیانە چۆن باشترین عیلاجیان بکەین؟ بەڕێی من زووتر پێیان بزانی باشترە. بەرنامج هەیە لایک وەکو هینەکانی قۆڵۆن، شێرپەنجەی قۆڵۆن، هەموو نەخۆشێک کە عمری گەیشتە 50 ساڵ لەوێ ئەبێ نازوری قۆڵۆنی بۆ بکرێت. ئەنجا زۆربەی ئەو نەخۆشیانەی لە دکتۆری جیهازی هەزمیەوە بۆم ئەنێرێ بۆ عملیات بەوە اکتشاف کراوە، بەوە نەکراوە نەخۆشەکە خوێنی لێت و ئەم شتانە و ئازاری هەیە یان نا. لەبەرەوە شتەکە زووتر پێزانین و عملیاتەکە زووترەکەین پێشەوەی شێرپەنجەکە تەشەنە بکە. بەڕێی من تا زیاتر پێی بزانی و نازور شت بکەی نەتیجەکانی باشترە. باشە. باس لە شێرپەنجەی قۆڵۆن کرد. ئەمە لە چ تەمەنێکا بە تایبەتی سەر هەڵدا لە ئینسانە لە مرۆڤە؟ پێشتر وامان نەزانی بەس لە ئینسانی بە عمرا ئەبێت. طبعا هەتا ئیستەژە زانین هەر لە ئینسانی بە عمرا زیاترە بێ، بۆیە نازورەکان پاش 50 ساڵەکەین لە عمر. بەس ئیستە باوەڕت هەبێ لە گەنجی شایی بینم. ینی لە چ تەمەنێکا مەسەلا من نەخۆشم بۆ نمونە کەسێکی گەنج تێستی خۆی بکاتن بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە شتێکی وا هەبوو زوو چارەسەری. ئیستەش ئەو قانونەمان نەگۆڕیوە 50 ساڵەکە، چونکە ئەو نەخۆشیە لە گەنجەکانە کەم ڕووەیە تۆزێ زیا بووە، بەس نەگەیشتۆتە ئەو ڕادەیە کە قانونەکە بگۆڕین. بەس ئەگەر ئینسانێکی گەنج 35 ساڵ بێ حتا 45 ساڵ بێ، ئەگەر تۆزێ خوێنی لێڕۆی ئازاری سکی هەبوو، سکی نەڕوات و ئەم شتانە پێویستە بڕوا بۆ لای دکتۆر.
باش بە باسی ڕەگەسەکان بکەین کام ڕەگەسە زیاتر تووشی شێرپەنجەی قۆڵۆنەمێ شێرپەنجەی قۆڵۆن هەردووکیان تووشە بن هەردوو ڕەگەزەکە نەخۆشەکانی من دابەشن لە 150 لە 150 بۆ ڕەگەزی نیە و بۆ ڕۆگەزی مێ باشە دکتۆر پرسیار لەسەر ئەوەکەین لە ڕێی ڕۆبۆتەوە چ بەشێکی جەستە لە ناوە ئەتوانرێ ببینرێت ببڕێت یاخود هەموو بەشێکی جەستە لە ڕێی ڕۆبۆتەوە بە تایبەتی مەسەلەن لە مەسلەی شێرپەنجە ینی ئەتوانرێت هەمان نەشتەرگەری بۆ شێرپەنجەش بە ڕۆبۆتەکە بکرێت باشتری ژەکرێت چونکە شێرپەنجە لە شوێنێکی تایبەتی ئەو بەشەی لاشەی نەخۆشەکە هەیە اینجا لەبەر ئەوەی ڕۆبۆتەکە بینینێکی باشتر بە من ئەیە ئالەتەکان باشتر ئەجوڵێنەوە ئەتوانم بە شوێنی لاروێرا بڕۆم باشتر ئەمەلیاتەکە ئەنجامەیەم بەس دیسانەوە دووبارەیە کەمەوە ئەبێ پسپۆڕیت هەبێ لەو شوێنە ئەبێ تەدری بکرد بێ ئەگینا من بیرمە یەکەم جار دەسە بەم ئەمەلیاتانە کرد زۆر ناڕەحەت بوو وەختێکی زۆریە برد دوو ئەوەنەی وەختی ئەمەلیاتی ئەتیادی بەس وازم نەهێنا وردە ئیسا وەختەکە زۆر کەمترە لە ئەمەلیاتی ئەتیادیەکان باشە دکتۆر شتێکی کە مەسەلەن هەر لەسەر نەخۆشی شێرپەنجە باست لەوە کرد کە دەتوانرێت ببڕێت یاخود بە نەشتەرگەری لا ببرێتن ئەمە تا چەند مەترسی هەیە جارێکیکە سەر هەڵبداتەوە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ سوالی یەکەمی جەنابەت تا زوو ئەمە پێی بزانین ئەم شێرپەنجەیە ئەوە زیاتر ئەنجامدرێت فەرقی ڕۆبۆت ئەوەیە لەگەڵ جۆرەکانی تری ئەمەلیاتەکانی تر ئەمەلیاتەکە زۆر دقیق زۆر ئەتوانی بە شوێن شتی بچوو کابگەڕێ هەتا دوو ڕۆژ لەمەوە پێش محاضەرەیەکمدا لە مستەشفای تعلیمی لێرە نەخۆشخانەی فێرکاری لەگەڵ برادەرەکان دکتۆرەکان تەلەبەی طب و تەلەبەی بۆرد باسی ئەوەمان کرد حتا مولولە لیمفاویەکانی ژەبینی هەموو شتێ بینی یعنی من پێم وایە لە هاتووی نزیکە حتا وەکو مولولەی لیمفاوی نەبڕین چونکە ئەمە شتێکە دروست کراوە لە جسمی ئینسانە وابزانم ئیشێکی زۆر گەورەی هەیە اینجا ئەو گرێ لیمفاویانە کە لایە بین لە نەشتەرگەریە زۆر ضروریە مقارنەم کردووە خۆم ئەو نەخۆشیانەی کە ئەیکەم بە نازووری ئەعتیادی ژێرپەنجە و بە ڕۆبۆت ژمارەی ئەو گرەیانە لایە نەبم دووجارە طبعا ئەمە زۆر باشە بۆ تا گرێکان زۆرتر لابێ ئەو ژێرپەنجەیە کەمتر ئەگەڕێتەوە بەڵێ مەباس لە نەخۆشیە درێژخایەنەکان بکەین نەخۆشی شەکرە و زەخت و هەناسەتومی لای خۆمان و ئەمە نەخۆشیانە کە کەسێک هەیبێت تا چەند کاریگەری لەسەرەوە بێت کە نەشتەرگەرێکی نازۆری بۆ ئەنجام درێت لە ئەوەڵا دەستمان کرد بە نەشتەرگەری نازور زۆرە ترساین من باسی ساڵی 1991 و 1992 بعضی جەڕاحە کۆنەکان زۆر ئەیان ود ئەم شتە مەکەن و ئەمە مشکلەیە و نەخۆش تووشی نەزیفە بێت و ئاوا بەس واز نەهێنرا زۆر پەرەمان بە شتەکەدا و ئەمانە و هیچ خەتەریەکی زیاتری نییە لە عملیاتی ئەتیادی وەکو سکک هەموو یەکرێتەوە بەڵکو کە سک هەموو یەکەیتەوە نەخۆشەکە تووشی فتقە بێ نەخۆشەکە تووشی ئازارێکی زۆرە بێ نەخۆشەکە 5-6 ڕۆژیەوە تا چێتە ماڵەوە ئەم ئەمەلیاتانە سبەی نەخۆشەکە ئەڕواتەوە ماڵەوە لەبەرەوە زۆر ئیسفادەی هەیە باشە دکتۆر جەنابتان وەکو کەسێکی شارەزا پسپۆریتان وەکو دیارە هەم لە کۆئەندامی هەرس و قەڵەوی نەخۆشیەکانی شێرپەنجە هەیە چ ڕێنماییتان هەیە بۆ هاوڵاتیان بۆ بینەران بۆ ئەوەی بتوانن تەندروستیکی باشیان هەبێت لە ناحیەی ئەوەوە بۆ قەڵەوی ئەمانە نەسیحەتەکان زۆر ئاسایی و بەسیتن نان خواردن نانی ئەتیادی کەم بکەنەوە برنج کەم ناڵێم مەیخۆ کەمی بکەرەوە شەکر یەکەم جار بیکە بەنیوە لە چایەکەکەی خۆی ناڵێم مەیخۆ بەس بیکە بەنیوە دوای ماوەی خۆت حەزی لێ ناکەیت
اینجا ئەوسا خەڵک خەڵەو نەبوو بۆ کەس هەبوو کەسێ سیارەی نەبوو وەکو ئیستا خەڵک پیاسەیە کرد ئەچوو بۆ دەوام ئەچوو بۆ بازار بۆ شەو نشینی ئەوە نەماوە ئیستا بینم محەلاتی جێم بۆ ڕاضە و ئەم شتانە لە شوێنێ ئەلابوو شوێنێ هەیە ئەوە زۆر زۆر دڵخۆشکەرم من هیوادارم هەموو کەسێ ئەو شتە بەکاربێنێ و خواردنی خراپ نەخوا کە کاربۆهایدرات و شتی زۆری وایتایە مەسەلەن شتی شیرینی حەلەویات و پاخلاوە و هەنگوین ومانە بخۆ بە زۆری مەخۆ ئەو نەسەحەتانەم هەیە بەڵێ گەلێک سپاس بۆ دکتۆر بێستون حامد هەورامی پسپۆرە کواندامی هەرس و قەڵەوی نەخۆشیên پەنجەشێرێک و دگەلمەدا بووی گەلێک سپاس بۆ شرۆڤێنتە گەلێک سپاس بۆ ئامادەبوونە جەنابێتە لە وێ دەرێ